هێشتا دەرگای ناوەندەکانی خوێندن بەڕووی خوێندکاراندا نەکراوەتەوە، بەڵام مامۆستایان وادەی دەستپێکردنی ناڕەزایەتەکانیان بەهۆی دواکەوتنی موچە و سیستەمی پاشەکەوتەوە دەستنیشان کرد. یەکێتی مامۆستایان دەڵێت 25 مانگ لە زۆربەی لقەکانیاندا ناڕەزایی دەست پێ دەکەن. مامۆستایانی ناڕازیش 27 مانگیان بە ڕۆژی ناڕەزایی سەرتاسەری دیاری کردووە. حکومەت چاوەڕوانی مامۆستایانە تا هەمان ڕۆژ یەکەم زەنگی خوێندنی ساڵی نوێ لێ بدەن، بەڵام مامۆستایان دەڵێن چاوەڕوانی حکومەتن داواکارەکانیان جێبەجێ بکات. ئەمە دۆخی سەرەتای دەستپێکردنی وەرزینەوەی خوێندنی ئەم ساڵە. بڕیارمانە ڕۆژی یەکشەممە لە هەر 12 لقەکەی یەکێتی مامۆستانی کوردستان لە دوهۆک لە ئاکرێ لە سۆران لە هەولێر لە بادین لە هەموو منتیقەکان لە گەرمیان و خانەقین لە کەرکووک لە هەموو لقەکان گرتبوونەوەی مامۆستایان ئەنجام بدرێ و ناڕەزایەک بۆی کە تا ئێستا حکومت بە فەرمی وەڵامی داواکاریەکانی ناوینێتەوە. هەرچەند چەند ڕۆژێکمان ماوە بۆ دەستپێکردنی خوێندن ئەمەلێکی زۆر زەعیفمان ماوە کە حکومت بە فەرمی وەڵامان باتەوە. ئەگەر وەڵامی ناینەوە بەڕاستیمە خۆشحاڵە بین، خۆگە وەڵامی ناینەوە ئێمە لەسەر فشارەکانمان بەردەوامە بین. یەکێتی مامۆستایان کە نوێنەری سەرجەم لایەنە سیاسەکانی تێدا ئەندامن ئەم جارەیان دەڵێن بڕیارەکانیان بڕیاری هەموو مامۆستایانە، بەڵام ئەوان تەنیا لە بارەگای لقەکانیان ناڕەزایی دەردەبڕن. دەستەی مامۆستایانی ناڕازیش ئەم جارە تەنها ناڕەزایەتەکانیان ڕوبەڕووی حکومەت نییە، بەڵکو لە یەکێتی مامۆستایانیش ناڕازین. ئەوان دەڵێن نەدەبوو پێش ئەو وادەی ئەوان دیاریان کردبوو بۆ خۆپیشاندان یەکێتی مامۆستایان وادەیەکی تر دابنێت. دەشڵێن ئەو هەڵوێستەی یەکێتی مامۆستایان گومانی لای ئەمان دروست کردووە. ئێمە گومانمان هەیە لەو تەوقیتە بۆچی 25 مانگ، چونکە هەموو مامۆستایانی کوردستان یەکدەنگن لەسەر ئەوەی کە 27 مانگ لەسەر جادەن بایکۆت بەردەوامە تاوەکو داواکاری مامۆستایان جێبەجێ نەکرێ کە دەرهێنانی وەزارەتی پەروەردەیە لە ستەمی پاشەکەوت. ساڵی پار مامۆستایان بوون بە دوو بەشەوە، بەشێکیان لەسەر شەقام و بەشێکی تریان لە نێو هۆڵەکانی خوێندن، بەڵام بۆ ئەم ساڵ هەرچەندە مامۆستایان دەڵێن یەکدەنگ دەبن، بەڵام دیاریکردنی دوو ڕۆژی جیاواز بۆ دەستپێکردنی دوو ناڕەزایەتی ڕەنگە سەرەتای دابەشبوونی مامۆستایان بێت. بابانە نوێری ناڕتی، سلێمانی.